ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و باشتر بێت. ئازیزان بە بەرنمەی ئێمە و بینەران لە خزمەت ئێوەی خۆشەویستدام کۆمەڵێ نامە و بابەتمان هەیە کە لەم بەنامەیەدا بۆ ئێوەی ئازیزی خوێنمەوە گوێویستێ بن. هیوادارم بتوانن تاوکو کۆتاییان بەنامەیەش لەگەڵمانە بن فەرمونێ ساش بۆ درێژەی بەنامەکەمان. بەڵێ بینەرانی عزیز هەروەک دەزانن ئاگربەستی لەرزۆکی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و کۆماری ئیسلامی لەلایەکی تر یەکشەمەی ڕابردوو جارێکی تر بەهۆی تونبوونەوەی ململانە سەربازیەکانی نێوان ئێران و ئیسرائیل بەرەو نەئارەمێکی مەترسیدار هەنگاوی ناوە ناوچەکەەوە ئاڵوگۆڕی هێرشە موشکی و هێرشی ئاسمانی نەک تەنها ئاسایشی ناوچەکەی خسۆتە مەترسیەوە بەڵکو ژیانی ملیۆنان مرۆڤیشی خسۆتە ژێر سێبەری ترس و هەڕەشەی جەنگێکی بێئاکەم. ئیسرائیل لە دەیەکانی ڕابردوودا تاوکەستا پشت بە سیاسەتی باڵادەستی سەربازی بەکارهێنانی هێزی نظامی بەستووە. ئەم ڕوانگەیە کە تێیدا ئاسایش تەنها لە ڕێگەی چەکۆ ئۆپراسیۆنە سەربازیەکانیەوە دەیبینێ. لەگەڵ ئاگربەست و کۆتایی شەڕ نییە چونکە هێشتا بە نەتیجەی دڵخوازی خۆی واتە ڕووخانی کومەری ئیسلامی نەگەیشتووە. ئەم سیاسەتە لە درێژخایاندا نەک نەیتوانیەوە ئاشتی بەرقەرار بکات بەڵکو هۆکارێکیش بووە بۆ پەرەسەندنی تونڕەوی زیاتر. سەرڕای ئەمەش بەردەوامبوونی داگیرکاری و بێبەشکردنی خەڵکی فەڵەستین لە مافە سەرەتاییەکانی خۆیان واکبرینێکی کراوایە کە هەر جۆرە بانگەشەیەکی ئاسایش لە ناوچەکەدا بەتاڵ دەکاتەوە. لە بەرامبەردا کۆماری ئیسلامی ئێرانیش ڕۆڵی سەرەکی هەیە لە پەرەسەندنی ئەم دۆخەنا لەبارەدا. سیاسەتی دەرەوەی ئێران کە لەسەر بنەمای ئایدۆلۆژیای دژایەتی ئیسرائیل و ئەمریکا و پاڵپشتیکردنی گروپە نیابەتەکانیان لە ناوچەکەدا داڕژراوە کە بۆ خۆی چرخێکی خوێناوی لە شەڕی نیابەتی لە ناوچەکەدا دروست کردووە. بۆ ئەم دەسەڵاتە پاڵپشتی لە هێزە نیابەتەکانی لە ناوچەکە زۆر گرنگترە لە دۆخی ژیانی خەڵک لە ئێراندا. ئەم سیاسەتانە نەتەنیا گوشارێکی زۆری ئابوووریان لەسەر خەڵکی ئێران داناوە بەڵکو بۆ تا ئەمڕازێک بۆ پەراویزخستنی قەیرانی ناوخۆی لە ئێران لە کاتێکدا داهاتی وڵات بۆ پرۆژە سەربازیەکان و سەرکوت تەرخان دەکرێت. گوزەرانی خەڵک بەهۆی سزانێ و دەوڵەتیەکانیشەوە گوشەگیری سیاسیەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوون دەچێت. لە ناوخۆشدا نەبوونی دەرفەتی گفتوگوی ئازاد و بێبەشکردنی خەڵک لە بڕیاردن لە چارەنووسی سیاسی وڵات کێشەکەی قوڵتێک کردوێتەوە. ئەوەی لەم هاوکێشە ژیۆپۆلیتیکانەدا فەرامۆش دەکرێت ئینسانەکانن. خەڵکی یاسایی چ لە ئیسرائیل و چ لە ئێران و لوبنان و فەڵەستین ئەو ناوچانە بگشتی هەمویان باجی ململانەیەکە دەن کە ئەوان بڕیاریان لەسەر نەداوە. جەنگ بۆ سیاست مەداران ڕەنگە ئامرازێک بێت بۆمانەوە یاخود بەهێزکردنی پێگەکانیان، بەڵام بۆ خەڵک تەنها وێرانکاری ئاوارەی و لە دەستانی هەلیشیانە. ئەگەرچی هێرشەکانی ئەم دوایی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل جارێک بەگشتی کۆتایی ئەتوانم یا بڵێم پێنەهاتووە، بەڵام سیاسەتی شەڕخوازانە لە دەسەڵاتی سیاسی و هەردوو لە ئەگەری سەر هەڵدانی شەڕێکی تر وەکو سێبەرێکی شۆن بەسە ناوچەکەیدا دەسوڕێتەوە. لەم بارەشەوە لە درێژەی بەرنامەکەماندا زۆرتر قسە دەکەین، لەگەڵمان بن. بەڵێ سەرڕای ئەوەی کە لە ماوەی دواییدا یان لە ماوەکانی دواییدا بەگشتی باز لە نزیکبوونەوە لە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران دەکرێت، بەڵام تاوەکو ئێستا کاتی نووسینی ئەم بابەتەش ئەم ڕێکەوتنە واشۆ نەکراوە. کاگهادی کە هاوڕێکی هەمیشەی بەنامەکەمانە لە نووسراوێکیدا تشک دەخاتە سەر ئەم بابەتە و وەڵامیان پرسیارەمانەداتەوە کە بۆچی کۆماری ئیسلامی قەیران بە بەشێک لەمانەوەی خۆی دەزانێت. سیرکردنی دۆخی ئێستای ئێران و ململانەکانی لەگەڵ ئەمریکا زیاتر لەوەی پرۆسەیەکی دیبلۆماسی متمانە بەخش بێت دەچێتە خانەی بازاڕگەرمی سیاسیەوە. هەرچەندە باز لە نزیکبوونەوەی ڕێکەوتن دەکرێت، بەڵام ئەم ڕێکەوتنە هێشتا واژۆ نەکراوە. نهێنی ئەم دۆخە تەنیا لە کەم و کوڕی خاڵەکانی ڕێکەوتنەکەدا نیە، بەڵکو لەو حەقیقەتانەدا شاراوەیە کە قەیران بۆ کۆماری ئیسلامی تەنیا تێچوویەک نییە بەڵکو ئامڕازێکی مانەوەشە. کۆماری ئیسلامی زۆر باش دەزانێت کۆتایی هێنانی شەڕ و گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی دەستپێکی ڕوبەڕووبوونەوەی گەورەترین مەترسیە بۆ دەسەڵات، ئەوی شەپۆلی ناڕزایەتی ناوخۆیە. کاتێک ڕژێم لە دۆخی جەنگ یان تەنگەژەی گەمارۆدایە، هەموو ئۆپۆزیسیۆن و هەموو ناڕزایەتیەکان وەکو خیانەت یان هاوکاری دۆژمن وێنا دەکات. بەڵام لەو ساتەی کە شەڕ بێدەنگ دەبێ، قەیرانی ئابووری ڕوو لە کەمبوونەوە ناکات.
و ئەو کات خەڵک پرسیاری بنەڕەتی دەکەن بۆچی دوای کۆتایی هاتنی شەڕ ژیانمان باشتر نەبوو بۆچی هەرگرانی هەیە بۆچی هەر بێکاری بۆچی هەر هەژاری و بێمافی چون کۆمەری ئیسلامی وەڵامی ئەم پرسیارانەی نییە دەرەژەدان بە قەیران پەردەیەک دروست دەکات بۆ ئەوەی خەڵک لە ئاسی داواکاریە کۆمەڵایەتی و ئابوووریەکانیدا بێدەنگ بکرێت بۆ ڕژێم لە ڕاستیدا مانەوە لە دۆخی جەنگیدا جۆرێکە لە بیمەی ژیانی سیاسی خۆی وەک لە خاتراتی عەباس عێراقچیدا هاتووە شێوازی کۆمەری ئیسلامی شێوازی بازارچانە لێدان تا ماندووبوونی بەرامبەر ئەم ستراتیژە لە سەرەتای شەڕشەوە کاری پێکراوە چونکە هەمیشە کۆمەری ئیسلامی وای داناوە کە زەمان لە بەرژەوەندی ئەوەندایە بەڵام ئەم جارە دەتوانن بڵین جیاوازە کاتێک ئابووری بەرەو هەڵوەشانەوە دەچێت و تەوەڕوم دەگاتە لە سەدا هەفتە چانە لێدان چیتر مانۆڕێکی زیرەکانن نییە بەڵکو خۆکوشتنێکی ئاشکرایە ئەم جارە کۆمەری ئیسلامی لەگەڵ خەڵکێک ڕوبەڕوویە کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەزمون کردووە بۆ نان بۆ کار و بۆ ئازادی چون خەڵکیێران هەرچی کات تێپەڕ دەبێ خۆیان پتر ئامادە دەکەن کە داواکاریەکانیان بسەلمێنن هەمان داواکاری کە کۆمەری ئیسلامیش وەڵامی بۆی نییە کۆمەری ئیسلامی تەنگەی هورمز وەکو تەزمینی عینی بۆ مانەوەی خۆی دەبینێت ئەمەش نیشانەی ئەوەیە کە ڕژیم چیتر بەواژە و پەیمان نامە باوەڕی نەماوە ئەوان دەیانەوێت بڵێن ئەگەر ئێمە نەبین بازاڕی نەوتی جیهان لە کار دەکەوێت ئەم باجگیریە دیبلۆماسیە بۆ ماوەیەکی کاتی لەوانەیە پارە و داهات بۆ ڕژیم دابین بکات بەڵام هاوکات ڕێگا بۆ پێکهێنانی هاوپەیمانێکی نێودەوڵەتی دژی کۆمەری ئیسلامی خۆش دەکات کات تێچووەکەی بۆ خەڵکی ئێران زۆر زیاترە هەرچەندە کۆمەری ئیسلامی وەکو سەرکەوتوو خۆی پیشان دەدات کە لە بەرامبەر ئەمریکادا چۆکی نەداوە بەڵام لە پشت ئەم ڕوخسارە زبرەوە ترسێکی قوڵی هەیە دەزانێت کە شەڕی دەرەکی کەمتر لە شەڕی ناوخۆی مەترسیدارە لێرە لە ناوخۆ خەڵکێک هەیە داوایان هەیە و کە کۆماری ئیسلامی نایەوێ یاخود ناتوانێت وەڵامی بداتەوە ئێستا کۆماری ئیسلامی لە نێوان دوو بژاردەی سەخت گیری خواردووە ڕێکەوتن کە دەبێتە هۆی لاوەزبوونی ناسنامە شۆڕژگەڕیەکەی و کرانەوەی دەرگانە ڕزایەتیەکانی کۆمەڵایەتیەکان بەسەریدا بەردەوامبوونی قەیران کە ڕەنگە دەسەڵات بۆ ماوەیەکی کورتتر ڕابگرێت بەڵام بە تێچووی لە ناوبەردنی سەرجەم ژێرخانە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ئێران و سەرهەڵدانی هەمان مەترسیە گەورەکەیە لێرە ئەمەوێتەوە بڵێم ئەو شتەی کە کاک هادی لە نووسراوەکەیدا بەڕاشکاوی ئاماژەی پێدەکات ئەوەیە کە کۆمەری ئیسلامی ناتوانێت ئەم جامە زەهرەی تر بخواتەوە چونکە نەک هەر سیاسەتەکانی بەڵکو و خودی بوونی ڕژێمەکە لەسەر بنەمای دژایەتی لەگەڵ ئەو دنیا دامەزراوە کە ئێستا داوای لێ دەکات ڕێکەوتنی لەگەڵ بکات ئێران تا و کاتەی کۆمەری ئیسلامی لە دەسەڵات بێت ناتوانێت بێتە وڵاتێکی یاسایی چونکە بە ئاسایی بوونەوەی ئەفسانەی شۆڕژگەڕی ئیسلامیەکەی هەڵدەوەشێتەوە بەڵێ بینەرانی عەزیز کاتێک ئینتەرنێت دەبێتە چەکێک بۆ شاردنەوەی تاوان سەردێڕی بابەتێکی جوانی هاوڕێکی خۆشەویستە ئەویش کە قوبادە کە ناوبڕێک وەردەگرم دواتر دەست دەکەین بە خوێندنەوەی نامەکەی کاک قوبات. بەڵێ بینەرانی عەزیز کاتێک ئینتەرنێت دەبێتە چەکێک بۆ شاردنەوەی تاوان سەردێڕی بابەتێکی جوانی هاوڕێیەکی خۆشەویستە ئەویش کاک قوبادە و کە لە ئیدامەی نووسراوەکەیدا دەڵێت دوای نزیکەی 3 مانگ لە دابڕانی تەواوەتی و شێواندنی بەربڵاوی تۆڕی ئینتەرنێت لە ئێراندا هەواڵەکان باز لە گەڕانەوەیەک و دڵۆپەکردنی هێواش و کاتی پەیوەندی خەڵک بە جیهانی دیجیتالەوە دەکەن شەپۆلێک لە دڵخۆشی تێکەڵ بە حەسانەوە شانبەشانی تووڕێی و پەژارە ناخی بەکارهێنەرانی ئێرانی لە ناوخۆ و دەروی وڵات تەنیوە دڵخۆشیەکی تاڵ کە لە بری ئەوەی نیشانەی سەرکەوتن بێت گێڕانەوەی ترژدایەکی قوڵی مرۆیی ئابووری و کۆمەڵایەتیە ئەوەی کەنەتەوەیەک بۆ بەدەستهێنانەوەی سەرەتایی ترین و ڕەواترین مافی خۆی کە دەستڕاگەیشتنە بە ئازادی زانیاریەکان ناچار بێدا هەنگی دڵخۆشی بگێڕێت
گەورەترین بەڵگەی سەرکۆنەکردنی دەسەڵاتێکە کە ئەمڕاستی گەشەپێدانی سەدەی 21ەم دەکاتە چەکێک بۆ سەرکوتکاری و شاردنەوەی ڕاستیەکەن. لە جیهانی ئەمڕۆدا بەستنەوە بە تۆڕی جیهانیەوە ئیمتیاز و خەڵات نییە، بەڵکو وەکو مافی هەناسەدان و ئاوی خواردنەوە بەشێکی دانەبراو لە ژیانی مرۆڤایەتی کە ئێستا لەلایەن پێکهاتەیەکی تۆتالیتەرەوە بەبارەمتە گیراوە. ئەزمون سەلمان دوێتی کە بڕینی ئینتەرنێت لە ئێراندا قەت بڕیارێکی تەکنیکی یاخود ئەمنی سادە نەبووە، بەڵکو هەمیشە پێشەکی و پەردەیەک بووە بۆ خاوێنترین سەرکوتکاریەکانی خۆیان لەم خولەی دابڕانیشدا بڵێن. ڕژێم جارێکی تر تاریکی ڕەهای زانیاریەکانی قۆستەوە بۆ ئەوەی لە کاتی کۆمەڵکوژی دڕندانەی 2 ڕۆژەدا لە بەفرانبەری 1440 دەنگی مرۆڤە ئازادی خوازەکان لە گەروەکەدا یان لەو ناوچەیەدا بەگشتی بخنکێنێت و هەزاران خۆپیشاندەر بە خاک و خوێن بکێشێت. کاتێک هەموو ڕێگاکانی پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە داخران، ئامێری سەرکوت بە بێترس لە تۆمارکردنی وێناکان، بڵاوبوونەوەی بەڵگەکان یاخود چاودێری ڕایگەشتی نێودەوڵەتی ڕژایە سەر شەقامەکان. بڕینی ئینتەرنێت لە ڕاستیدا وەک شیکردنەوەی فیشک لە تاریکیدا بوو، هەنگاوێکی بەقەس بوو بۆ ئەوەی هاواری ئازادی خوازی نەکاتە هیچ شوێنێک و ڕەهەندە ڕاستەقینەکانی تاوانەکان، ئەشکەنجەکان و ژمارەی دروستی کوژا و بریندارەکان لە تەمەموژ و بێدەنگێکی ڕەهادا بمێننەوە. تاوانباران تاوەکو تاوانباران بتوانن لە سای ئارامی سانسۆردا سەر پۆش بخەنە سەر خوێنە ڕژاوەکان و کارە قێزەونەکان داشارن. ئەم دابڕانە درێژخایەنە و گۆشەگیرکردنی کۆمەڵگە هیچ نەبوو جگە لە زیندانیکردنی بە کۆمەڵی ماڵەوەی نەتەوەیەک لە کەرەنتیەکی زانیاریدا، کارێکە پێشێلکردنی ئاشکرای مادەی نۆزدەی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە و پچڕانی خوێنبەری سەرەکی بەدی هاتنی مافەکانی مرۆڤە لە جیهانی ئەمڕۆدا. کۆماری ئیسلامی جارێکی تر سەلماندی کە بۆ مانەوەی خۆی مافی هەڵبژاردن، هۆشیاری و تەنانەت مافی ژیانی هاوڵاتیانیش بە ئاسانی دەکاتە قوربانی. هاوکات لەگەڵ ئەم کارە ساتە مریۆیەدا ئابووری وژێوی خەڵکیش کەوتە بەردەست ڕێژی ڕاستەوخۆ. لە جیهانی مۆدرندا کە ئابووری دیجیتاڵی بڕبڕی پشتی ژیانی ملوێنان مرۆڤە، ئەم گۆشەگیریە زۆرە ملەیە هەزاران کار و کاسپی بچووک و ماڵانی گەیاندە لێواری لە ناوچوون. لایەنی دارایی خەڵک کە پێشتریش لە ژێرباری هەڵاوسان و قەیرانەکاندا پشتی چەمابەوە تووشی داڕمانی تەواوەتی بوو. حکومەت تەنانەت لەسەر حسابی برسیکردنی خەڵک پێی باشتر بوو ویترینی تاوانەکانی بە تاریکی بهێڵێتەوە. ڕەهەندەکانی ئەم کارەساتە لە سنوور جوگرافیەکانی ئێراندا نەوەستا و شۆکێکی خۆڵی دەرونی بەسەر کۆمەڵگادا سەپاند لە ناوچەکە و دەرەوەی ئێرانیشدا. ملیۆنان ئێرانی لە دەرەوەی وڵات هەفتەگەلێک لە نێوان چاوەڕوانی و ئومێد دڵ ڕاوچێ و بە خەبەری ڕەهادا لە دۆخی تەندروستی و گیانی بنەماڵەکانیان لە ناوخۆدا ژیان، بە تایبەت لەو ڕۆژانەی کە هەواڵی تەم و مژای و تۆقێنەر لە کۆمەڵکوژی و سەرکوت و جەنگ بڵاو بووەوە. هەر زەنگێکی درێژەی تەلەفۆن و هەر نامەیەکی بێوەڵام خەنجەرێک بوو بۆ سەر دەرونی خێزانەکان. گۆڕینی پێداویستێکی سۆزاری وەکو پەیوەندیکردن لەگەڵ خێزان و بیستنی دەنگی دایکان و منداڵان بۆ امتیازێکی ئەمنی و ئامڕازێکی ئەشکەنجەی دەرونی، لووتکەی دڕندەی پێکهاتەی دەسەڵاتێکە دژ بە هاوڵاتیانی خۆی، تاوانێکی بێدەنگ کە لەو دیوی شەقامەکانەوە ماڵەکان و دڵی ملیۆنان مرۆڤی لە سەرانسەری جیهاندا بریندار کرد. لە کۆتاییدا دڵخۆشی ئەمڕۆی خەڵکیێران لە ناو خۆ و دەرەوەی وڵات هەرگیز نابێت ببێتە هۆی ئەوەی ئەو تاوانەی کە لە سای بڕینی ئینتەرنێتدا ڕوویداوە فرامۆش بکرێت یان کێشەکە بە جۆرێکی تر ببرێ و ئینتەرنێتیش پاداشی ڕەفتاری باشی هاوڵاتیان نییە کە هەر کاتێک ویستیان بیبڕن و هەر کاتێش سەلاحیان زانی بیبەستنەوە. بڕینی بەربڵاوی ئینتەرنێت وەک پەردەیەک بۆ کوشتنی ئازادی خوازان کارێکی دژەمرۆی و تاوانکاریە و سەرکۆنەکراوە. کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕایگەشتی جیهان نابێت بە ئاسانی بەلای ئەم تاریکی ڕەهایە و ئەم یاخود ئەو خوێنانەی تێدا ڕژاون تێپڕنەوە ڕێگا بدەن ئەم ڕفتارە شێتانەیە بێتە نەریتێکی ئاسایی. بێرهێنانەوەی ئەم کارەساتە تۆمارکردنی بەڵگەکانی ئەم تاوانانە و ڕاوەستان لە دژی ئاساییکردنەوەی زەوتکردنی مافی هاوڵاتیان ئەرکێکە لەسەر شانی یەک بە یەکەمان، بە تایبەتی ئەمڕۆ کاتێک بە کرانەوەی ڕێژەی ئینتەرنێت ڤیدیۆ تۆقینەرەکانی کۆمەڵکوژی و تاوانە ڕووتەکان لە شەقامەکاندا زیاتر لە تاریکی دێنە دەرەوە و دەبنە گەواهی ئەم ڕاستیە. ئەمە ئەرکێکی مێژووی لەسەر شانمانە تا
ئەو ڕۆژێ ئەنجام دەرانیم سەرکوتە خوێنایی و فەرماندەکانی ئەم سانسۆرە سیستماتیکە کێش دەکرێنە پای مێزی دادگای و دادپەروەری وەڵام گۆی پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان و سەرجەم ئەو کارە ساتانە بن نادەبەخشین و نافەرامۆشی دەکەین. ئێستاش دڕوتام دێ بدایی سوود نەڕووخای ئاسما بوومی پیر پێیەش بوو کە سۆمایی لە چاو و باوکان ڕاوە بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دێڵدار وتەن بۆ دەمرمەم جار كوندي شوم لبوندي كرد خياني كجنزي كرد قاوزي ونيل خياني وتنجان ودريدايا وتندين المايا سيدين الخبيمايا لبينا لي وتندايا جبه كنت هالبرا وفيران بيفرب هلولو شخص ريم برزان نابرب وتن قوم بسوكار وتن هوي جيب جيوار وتن آمز وديالدار وتن بودم ممزار بەڵێ بینەران لێردا کاگهیوا لە نامەیەکدا تێڕوانینێکی ڕخنەی بۆ ستراتیژی ڕزگارکردنی کوردستان بە هێزی پێشمەرگە هەیە و بابەتێکی بۆ ناترین کە من لێرەدا بۆتان دەخوێنمەوە لە درێژەوی بابەتەکەی دانووسیوێتی هاوڕێنی بەرنامەی ئێمە بینەران سڵاو و ڕایس ماندوو نەبن لەم ڕۆژانەدا لەگەڵ هاوڕەیەکە مناقەشەیەکی سیاسیمان لەسەر جێگا و شوێنی هێزی پێشمەرگە و ڕۆڵی ئەم هێزە لە گۆڕانکاریەکانی ئەم دوایە لێساس بوو ئەو هاوڕێم پێیوا بوو کە هێزی پێشمەرگە دەبوو لەم دەرفەتە واتە مەبەستی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆمەری ئیسلامیە
کەڵک وەربگرێ و کوردستان ڕزگار بکات. دیارە من بە پێچەوانەی ئەو بیرم کردەوە و ئێستایش پێم باش بوو هۆی سەرەکی پێشەوانە بیرکردنەوەم لە نامەیەکدا بۆ ئێوەی ئازیز بنێرم. بە خۆشحاڵیەوە نامەکەی کاگهیوا خوێندنەوە. کاگهیوا لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی لە مێژووی بزوتنەوەی کوردستان هەمیشە باز لە چۆنیەتی گەیشتن بە ڕزگاری لە ستەم و چەسانەوە کراوە. لەم نێوەندەدا تێڕوانینێک هەیە کە پێی وایە هێزی پێشمەرگە تاکە کلیلی ڕزگارکردنی کوردستان و دەتوانێت بە شێوەیەکی سەربازیەک لاکەرەوە کۆتایی بە دەسەڵاتی کۆمەری ئیسلامی بهێنێت. بەڵام ئەم تێڕوانینە جگەل لەوەی کە لە واقعی سیاسی و جوگرافیای سەربازی ئەمڕۆی ئێران دوورە لە هەمان کاتدا ڕۆڵی هێزی پێشمەرگە نەوەک هێزێکی ڕێخەر و هێزێکی پشتیوانی بزوتنەوەی جەماوەری بەڵکو ڕۆڵی ئەم هێزەدا دەبەزێنێ بۆ تەنیا هێزێکی شەڕکەر کە بە بڕوای من پێویستی بە پێداچوونەوەیەکی جددی هەیە کە بە چەند خاڵێکیش باسییان دەکەم. خاڵ یەکەم هەڵەی استراتیژی یان خەونی فەتحی سەربازی. ئەو بۆ چونەی پێی وایە هێزی پێشمەرگە دەتوانێت وەک سوپایەکی کلاسیک یان بە پاڵپشتی هێرشێک لە ئاسمانەوە بە شێوازی سەربازی کلاسیک ناوچەکە ڕزگار بکات. ڕەهندێکی خەیاڵی هەیە. ئێران وەک دەوڵەت خاوەنی هێزێکی سەربازی گەورە و تۆڕێکی بەرفراوەنی سەرکوتکاریە. گواستنەوەی شەڕ بۆ ناو شارەکان بێ ئامادەسازی جەماوەری و پشتیوانی سەراسەری نەک هەر نابێتە مای ڕزگاری باڵکو دەبێتە هۆی کاولکردنی کوردستان بەگشتی. کۆماری سلامی تا و کاتەی هێزی سەرکوتی بەدەستەوە بێ بە بیانووی جۆر بە جۆر و بۆ جیاکردنەوەی بزوتنەوەی کوردستان لە بزوتنەوەی سەراسەری و بۆ چاوترسێنکردنی هەموو خەڵکی ئێران کوردستان دەکاتە گۆمی خوێن. کوردستان بنمونە لە مێژووی وڵاتانی ناوچەکە نیشانی داوە هەر جۆرە جوڵەیەکی سەربازی کە بێ پشتگیری سیاسی و کۆمەڵایەتی بێت دەبێتە پاسەیەک بۆ سەرکوتی بەربڵاوتر و وێرانکاری زیاتریش. وەقعەتی سیاسیەوەیە کە ڕزگاری و گۆڕانکاری بنەڕەتی لە وڵاتێکی وەکو ئێراندا تەنیا لە ڕێگەی هێزی ڕێکخراوی جەماوەری دێتە دی. ئەمە ئەو استراتیژەیە کە پشت بە ئەم بنەمایی خوارەوە دەبەسێت کە باسییان دەکەم. کاگیوا دەڵێت بەرنامە و استراتیژی ڕوون. جەماوەر ناتوانێت بەبێ دیدگای سیاسی ڕوون و داهاتوێکی دیدار متمانە بە هەر حرەکەتێک بکات. پێویستە ڕابەرایەتیەکی سیاسی لێ هاتووی هەبێت کە بتوانێت داواکاریەکان لە دروشمەوە بۆ پرۆژەی سیاسی بگۆڕێت. سەراسەری بوونی خەبات. دەبێت بزانین کوردستان بە تەنیا ناتوانێت دەسەڵاتی سیاسی لە تاران بڕوخێنێت. گۆڕانکاری کاتێک دەردەکەوێت کە شەقامەکانی زۆربەی شارەکانی ئێرانیش لەگەڵ کوردستان هاوهەنگاو بن. فەلەجکردنی دەسەڵات لە ڕێگەی مانگرتنی گەشتی، ناڕەزاتی بەرفراوان و فەلەجکردنی ئامێرەکانی سەرکوت تەنیا لە ڕێگەی هێزی بە ملیۆنانی خەڵکەوە دەکرێت. فەلەجکردنی هێزی سەرکوت کاتێک هێزی جەماوەری دەکاتە ئاسێک کە شەقامەکان بە تەواوی کۆنتترۆل بکات و هێزەکانی سەرکوت نەتوانن وەڵامی ئەو هەموو خەڵکە بدەنەوە ئەو کات دەسەڵات لە ڕووی سیاسی و ئیداریەوەی فلیش دەبێت. ئەمە ئەو خاڵەیە کە دەسەڵات ناشار بە ملکەچی یان ڕووخانی دەکات و ئەمە ئەو کاتەیە کە هێزە سیاسیەکان دەتوانن نەقش و دەوری تێدا بگەڕن. لە درێژەیدا کاگهیوا دەڵێت ئەگەر کوردستان بەبێ هەماهەنگی لەگەڵ هێزە کۆمەڵایەتیەکانی دیکەی ئێران دەست بە شەڕێکی چەکداری نەخشە بۆ نەکراو بکات، ئامانجەکەی تەنیا دووبارەبوونەوەی کارەساتە مێژوویەکانە. دەسەڵات بە هێزی سەربازی باڵادەست کوردستان دەکاتە ئامانجی سەرەکی و هێزی پێشمەرگە لە بەرامبەر سوپایەکی پڕچەکدا دەبێتە قوربانی. ڕزگاری بەدەستهێنانی دەسەڵات لە ڕێگەی کلاشینکۆفۆ نییە بەڵکو بریتە لە پێگەهێنانی دەسەڵاتی ئەڵتەرناتیڤ لە ناو خەڵکدا. بەڕابەرایەتی جەماوەری دەبێت کار لەسەر ڕێخستنی نەهێنی واشکرای خەڵک بکرێت بۆ ئەوەی لە ساتێکی مێژوویدا کاتێک شەقامەکان لە سەرتاسەری ئێران دەجوڵێن کوردستان بتوانێت بە هاوهەنگی بە هاو ئاهەنگی لەگەڵ ئەو بزوتنەوە سەرانسەریانەدا گۆڕانکاریەکەیەک لای بکەنەوە. خەونی ڕزگاری لە ڕێگەی هێزی پێشمەرگە نەک هەر خەیاڵیە بەڵکو گەورەترین هەڕەشەیە بۆ سەرگیان و ماڵ و داهاتووی خەڵکی کوردستان. ئەگەر بە وردی لە واقعی ئێستای کۆمەڵگەی ئێران و کوردستان بڕوانین دەتوانین بڵین هێشتا نەگەیشتوونەتە ئەو ئاسەی کە بە تەواوی پێویستە، بەڵام بزوتنەوەکە لە قۆناغێکی گرنگی پێگەیشتنی سیاسیدایە. بزوتنەوەکانی ساڵانی ڕابردوو بە تایبەت بزوتنەوەی ژنژیان ئازادی خاڵێکی وەچەرخانی مێژوویی بوون. ئێستا خەڵک لە سەرانسەری ئێران لە بەلوچستانەوە تا کوردستان و تارانی پایتەختیش گەیشتونەتە ئەو بڕوایی کە دەسەڵات بە چاکسازی یاخود بە چەکسازی نایەتە گۆڕین. ئەم هۆشیاریە هەوبەشە بناغی سەرەکی ڕێکخستنی سەراسەریە. سەرڕای ئەوەی هۆشیاریەکە هەیە، بەڵام چەندین کێشەی ڕێگرن کە ئەم هۆشیارە ببێتە هێزێکی ڕێکخراوی کارە. یەکەم، دەسەڵات بەهۆی سەرکوتی بەربڵاو ڕێگەی نەداوە تۆڕی ڕێکخراوەی سندیکاکان
ئەنجومەنە مەدەنیەکان بەهێز بن بە بێبوونی ئەم ڕێکخراوانە ئاسی ناڕزایەتیەکان لە بزوتنەوەی شەقام تێپەڕ ناکات و ناتوانێت ببێتە دەسەڵاتی ئەڵتەرناتیو. دووهەم هێشتا هەماهەنگیەک لە نێوان هێزە سیاسیەکانی دەرەوە و ناوخۆدان نییە. هەرەکەیان باڕاستەیەکدا دەڕۆن کە ئەمەش خاڵێکی لاوەزە بۆ تێپەڕبوون لەم بارودۆخە. خاڵی سێهم هێشتا ترسی ئەمنی و هەبوونی هێزی چەکداری زۆرە. ڕێگرە لەوەی خەڵک بە ملوێن بێتە سەر شەقام. ئاسی پێویست تەنیا کاتێک بەدەستدێت کە متمانە دروست ببێت. متمانە دروست نابێت بە دروشمی برێقەدار، بەڵکو با ڕێکخستنی خەڵک لە ناو گەڕەک و کارخانە و زانکۆکاندا. پێویستە هێزەکان لەسەر نەخشە ڕێگایەک بۆ ئایندەی ئێران و کوردستان ڕێبکەون کە ئازادی و بەرابەری و دادپەروەری مستۆگەر بکات و تا ئەو کاتە یاخۆ تا ئەو کات هێزی ڕێکخراوی خەڵک متمانەی پێ بکرێت و لە ژێرگوتار و دروشمێکی هاوبەشی هێزی ملوێنی خۆی لە بربەرەکانی کردن لەگەڵ دەسەڵاتی سەرگوکەر بخاتەگەر. ئەگەر سەیری دۆخەکە بکەین ئێمە لە قۆناغی ئامادەسازی زەهنی داین، بەڵام هێشتا نەگەیشتوونەتە قۆناغی ئامادەسازی ڕێکخراوی. هەر بۆیە ئەگەر هەر هەوڵێکی سەربازی نەخوازرا و لەم قۆناغەدا ڕوو بدات، نەک هەر ناتوانێت کەڵک لەم هۆشیاریە وەرگێت، بەڵکو ڕەنگە بخاتە خزمەت بەرەی سەرکەوتوو بۆ ئەوەی بیانووی پاراستنیەک پارچەی خاکی ئێران بەکار بهێنێت و تاکی ئێرانی لە دژی جوڵەی کوردهان بدات. کاکیوە لە کۆتاییدا دەڵێت. بە کورتی خوێندنەوەی من ئەوەیە. ڕزگاری لە ئێران و کوردستاندا ناچێتە باسنەی بە تەنیا چەک، بەڵکو لە حرەکەتی جەماوەری و لە مانگرتنی سەراسەری خۆی دەبینێتەوە. ئەم حرەکەتە جەماوەریە کە دەتوانێت ئیستفادە لە چەک بخاتە دەستوری کاری خۆی. ئەم حرەکەتە تا ئێستا بواری زۆری پێوە و کاتێک باسی ئێران و کوردستانیش دەکەین، ئێمە زەمینەی سیاسی و کۆمەڵایەتی ئەم جوڵە جەماوەریە دەبینین و هەستیشی پێ دەکەین. نابێ کارێک بکەین کە ئەم ڕەوتە بەوەستێ بە پێچەوانەوە دەبێ زەمینەکانی ئامادەسازی ئەم حرەکەتە جەماوەریانە بەکاری ڕێکخراوەیی و تیارکردنی کۆمەلگا ئامادە بکەین. دیارە پێویستی بەکاری پڕحەوسەڵە هەیە کاتێک بە ئامانج بگات. ئەو کات ڕزگاری مانای ڕستەقینەی خۆی پەیدا دەکات کە هیچ هێز و دەسەڵاتێکیش ناتوانێت خۆی لە بەرامبەریدا بگرێت. بەڵێ بینەرانی عزیزی خۆشەویست، لێرە نامەیەکی هاوڕێ سیاوەش دەخوێنینەوە کە بۆی ناردوین لە نووسراوێکیدا بە بۆچوونی خۆی لەمەڕ دژی شەڕبوون لەبارەی ئێرانەوە شی دەکاتەوە. دەڵێ دژە شەڕبوون تەنیا بابەتێکی جیۆپۆلیتیکی نییە، بەڵکو بابەتێکی ئەخلاقی و سیاسی قوڵە. ئەو تێڕوانینەی کە جەنگ لە ئێراندا تەنیا لە ڕێگەی بۆمبارانی دەرەکی و بەرگری حکومەت دەبینێت، بە بڕوام هێڵێکی سووری گرنگی تێپەڕاندووە، ئەویش سڕینەوەی کۆمەڵگە لە هاوکێشەکەدایە. دەڵێ بوونیان نییە و بە حیساب نایەن. جا کاتێک کۆمەڵگا دەخینە ناو بازنەی لێکدانەوەکانمان وە لە قازانج و بەرژەوەندی کۆمەڵگاوە کە بەشی هەرە زۆریان هێزی کار و زەحمەت کێشان سەیری دۆخەکە دەکەین. ئەم جارش خاوەنی تێڕەوانینێکی مستەدەل و دادپەروەرانە دەبین. بەشێک لە شرۆڤەکارانی دیاسپۆرە و ڕۆژاوا ئێران فقط لە تەنگەی هورمز و توانای بازدارندگی و سپای پاسداراندا دەبیننەوە. لەم چوارچێوەیەشدا کۆمەڵگا تەنیا لە یەک حاڵتدا یان لە یەک خاڵدا بوونی هەیە. ئایا پشتیوانی حکومەت دەکات یاخودنا؟ ئەمە سوکایەتیە بۆ کۆمەڵگایی کە ساڵانێکە لە ناوخۆدا لە دژی هەمانە حکومەتە لە جەنگدان کە تاوەکو ئێستا خۆی بە نوێنەری نیشتیمان لە بەرامبەر دەرەوە دەناسێنێت. کاتێک لە نەبوونی ڕاپەڕینێکی سەرتاسەری یان کۆبوونەوەی ناچاری کە حکومەت وەک سەرکەوتنی نیشتیمانی ڕێدەخرێ، ئەمە نەک هەر هەڵی شیکاریە، بەڵکو بێڕێزێکی ڕوونە بەرامبەر بەو خەڵکەی کە لەژێر سەرکوتی ئەمنیدایە. با لە ڕوانگەیەکی ترەوە سەیری بابەتەکە بکەین، ئەویش پەیوەندی نێوان پەرسی سیاسی و پەرسی کارە. ئەوە ڕزایەتێنەی دەی مانگی 1404 هەتاوی
کە ڕوویاندا تەنیا ناڕزایەتی سیاسی نەبوون بەڵکو هاوارێک بوون بۆ ژیان کاتێک کرێکار مامۆستا پەرستار و خانشینان دێنە سەر شەقام داوای دادپەروەری و ئاسایشی کار دەکەن کاتێک دەوڵەت احتساب و ڕێکخستنی سندیکایی بە تێکدانی یاسایشی نەتەوەیی ناوزەند دەکات ئەوە مانای ئەوەیە کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی دیموکراتیکیش یەکشتن ئەو دەوڵەتەی کە مافی مانگرتن لە کارگە لە بڵێم دەتوانم بڵێم لە کاریگەر دەسێنێتەوە هەمان ئەو دەوڵەتەیە کە لە کاتی جەنگیشدا مافی دەربڕی ناڕزایەتی لە هەموو تاکێک لە وڵاتە دەسێنێتەوە کەواتە ناتوانین بەبێ ڕەخنەگرتن لە دەسەڵاتی ئەمنی و سەرکوتگەر بە تەنیا ڕەخنە لە شەڕ بگرین کۆمەڵگەی ئێران لە نێوان دوو جۆر خشونە تونند و تیژی گیری خواردووە خشونەتی دەرەکی بۆمباران و گەماروی ئابووری کە ڕەنجی خەڵک دەکاتە خەرجی استراتیژی و بەرژەوەندی خۆی خشونەتی ناوخۆی ئەو حکوومەتەی کە لە ژێر پەردەی پاراستنی نیشتیمان مافی ژیان و ئازادی لە خەڵک دەستێنێتەوە دژی شەڕبوون بەمانایەکی ڕاستەقینەوە تا ڕەتکردنەوەی هەردووکیان نەک ئەوە یەکیان بە پاساوی ئەوەی تر نەخرێتە پراوێزە ئەو کەسە و لایەنانی کە لە دەرەوەی ئێران بانگەشەی دژە جەنگ دەکەن ئەگەر بێدەنگ بن لە ئاز ئەو هەموو بێمافیە ئیعدامەکان و سەرکوتی کرێکارن لە ڕاستیدا دژە جەنگ نین بەڵکو تەنیاش پارێزەری مانەوەی دۆخی ئەستەی حکوومەتن کاکسیاوەش لە بەشێکی نۆسراوەکەیدا دەڵێت بە بڕوای من ئەرکی مێژووی گێڕانەوەی سیاسەتە بۆ کۆمەڵگا نە بۆمبەکەی ئیسرائیل و ئەمریکا ئازادی دەهێنێت نا حکوومەتی سەرکوتگەری ئیسلامیش نوێنەری ئیرادەی خەڵکی ئێرانە سیاسەتی ڕاستەقینە لەوێدایە کە کۆمەڵگا بکەینە چقی هاوکێشەکە ئێران تەنیا لە کۆشکەکان و ژووری ئۆپراسیۆنەکاندا نییە ئێران لە دەستی ماندووی کرێکارێکدایە کە موچەکەی پێنەدراوە لە زیندانەکانە و لەو ماڵانەدایە کە لە نێوان ترس و لە شەڕ و ترس لە حکوومەتی دیکتاتۆر دارەژین کەوابوو نەخەتکردنی جەنگ ئەگەر لە کۆمەڵگەوە دەست پێ نەکات هەرگیز ناکاتە ئازادی نەخەتکردنی کۆماری ئیسلامیش ئەگەر بە عادی سازی جەنگ کۆتایی بێت تەنیا ڕێگە بۆ کارەساتێکی گەورەتر خۆش دەکات ئەرکی هەرشی کەرەوەیەکی سیاسیەوەیە کە ئەم دوو خەتە بەیەکەوە گرێ بدات شەڕی دژی شەڕ شەڕی دژی سەرکوت و ئەنجام شەڕی دژیە و ساختارەی کە لە هەردوو حاڵەتەکەدا دەنگی خەڵکی ئێران کەف دەکات بەڵێ بینەران دەچینە سەر نامەیەکی تر کە کاگنادر بۆی نادرین کاگنادر لە نامەیەکیدا کە پێمانگەیشوە وەڵام بم پرسیاراداتەوە کە بەڕاستی نیشتیمان کوێیە پرسیارێکی گرنگە لە مێژوودا هەمیشە وایان فێرکردوین کە نیشتیمان تەنها سنوورێکی جوگرافی خاکێک یان شوێنێکی لەدایک بوونە بەڵام کاتێک بە قوڵی لەمانە مرۆیی و سیاسیەکانی دەڕوانین دەبینین نیشتیمان بەبێ ئازادی و دادپەروەری تەنها قەفەسێکی گەورەیە کە دیکتاتۆرەکان حکمی تێدا دەکەن زۆرجار لە کاتە هەستیارەکاندا دەسەڵاتی ستەمکار داوا لە خەڵک دەکەن فیداکاری بۆ خاک و نیشتیمان بکەن بەڵام کاتێک ئاشتی سەقام گیر دەبێت پاداشتی و فیداکاریە بە سەرکوتکاری دەدەنەوە ئەمە ئەو کاتەیە کە خەڵک دەبێتە ئەمڕازی ستەم ڕاستە پاراستنی سەربەخۆی و سنوورەکان گرنگە بەڵام ئەگەر تەنها ببێتە هۆی بەهێزبوونی پێگەی دیکتاتۆرەکان ئەوە لە ڕاستیدا تەنها ناوی زیندانەکە گۆڕدراوە نەک خودی زیندانەکە بگشتی پەیوەندی نێوان نیشتیمان و ئازادی بابەتێکی جیهانیە و سنووری زمان و نەتەوەکانی بەزاندووە سێسرۆم باوکی یاسا پتر لە 2000 ساڵ پێش ئێستا دەڵێت لە هەر شوێنێک ئازادی هەبێت ئەوێ نیشتیمانە ڤیکتۆر هۆگۆ نیشتیمان ئەو شوێنە نییە کە تێیدا لەدایک بوویت بەڵکو شوێنەیە کە هەموو هەوڵەکانت بۆ ئازادی تێیدا بەرهەمدە مەحموود دەروێژ دەڵێت نیشتیمان بۆ من ئەو شوێنە نییە کە ناسنامەم لێی هەیە بەڵکو ئەو شوێنەیە کە تێیدا نانێک بخۆم کە بەسەر شۆڕی نەبێت و قسەیەک بکەم کە لە ترسیدا زمانم نەلەرزێ پابلۆ نێرۆدا دەڵێت من وڵاتەکەمم بە هەموو ڕووبار و چیاکانی ئەوە خۆش دەوێت بەڵام نەک بۆ ئەوەی پەیکەر و وێنەی دیکتاتۆرەکان لە شەقامەکانیدا بەرز بکرێنەوە نیشتیمانی ڕاستەقینە تەنها پارچە زەویەک نییە کە بە پاسپۆرت و پێناسە بکرێت یان بە شناسنامە نیشتیمان ئەو فەزا مرۆیەیە کە تێیدا شکۆ ماف و ئازادیەکانی تاک پارێزراو بن خاکێک کە تێیدا دەنگی ئازادی کەف بکرێتەوە غەریبەیەکی تاڵتر لە کۆچبەری
وەک چۆن ئاسایەبی تەورێزی بە جوانی لە تاکە دێڕێکدا کۆی ئەم چەمکە دەپێچێتەوە و دەڵێت لە هەر شوێنێک کە حەق و مافت لەدەستدا بوو ئەوێ نیشتیمانتە.
بەڵێ بینران هاوڕێیانی خۆشەویست لێردا پرسیارێک دەکەین چەمکی یەک پارچەی خاک لەکوێوە هاتووە و مەبەست لە بەکاربردنی چییە؟ جا خۆشبەختانە کاک فەریبوس نامەیەکی بۆ ناردوین کە بابەتێکی گرنگی نووسیوە و لە بابەتەکەی خۆیدا جواب بەم پرسیارە ئەداتەوە. بە خۆشحاڵیەوە نامەکەی بەڕێزیان دەخوێنینەوە. کاک فەریبوس بەم جۆرە دەستی پێکردو و نووسیوێتی لە سەردەمی ڕەزاشاوە هاوکات لەگەڵ پێکهاتنی دەوڵەتی مۆدێرن بوو بە یەکێک لە کۆڵەکەکانی ناسیۆنالیسم ڕژێمی پەهلەوی بە نمونە وەرگرتن لە مۆدێلەکانی دەوڵەت نەتەوەی ئەوروپی لە سەدەی 19دا پرۆژەیەکی بۆ سڕینەوەی جیاوازی و فرەیی زمانی کللتوری و نەتەوەی بەڕێک خست لەو ڕوانگەیەوە و بە پای ڕەوکردن لە گوتاری تۆتالیتاریانی یەک نەتەوە یەک وڵات یەک زمان زمانی فارسی نەک هەروەک زمانی فەرمی بەڵکو وەکو زمانی نەتەوەی ڕاگەیاندرا لەگەڵ سەرکەوتنی شۆڕشی 1357 هەتاوی بەرامبەر بە 1979 زەینی هێوایەکی زۆر بە نەهێشتنی جیاکاریە مێژوویەکان زیندوو بووە بەڵام زۆری پێنەچوو کە کۆمەری جەهل و تاوانی ئیسلامی بە پشتبەستن بە گوتاری ئومەتی ئیسلامی و یەک ڕیسی ئیسلامی هەمان سیاسەتی ناوەندگەرانیان لە قاڵبی گوتاری یەک وڵات یەک مەزهەب و یەک زماندا درێژە پێدا. لە گۆڕینی ناوە جوگرافیەکان و قەدەخەکردنی زمانە نیۆفارسیەکانەوە بگرێت تا ئەمنیەتیکردنی ناوچە ئیتینکی و نەتەوەیەکان هەموویان بە بیانووی بەرەنگاربوونەوەی جوداخوازی و پاراستنی یەکپارچەی خاک ئەنجامدران. کۆماری ئیسلامی بە پشتبەستن بەم وتارە توانیوێتی داواکاریەکان لە مافی خوێندن بە زمانی دایکەوە بگرە تا مافی دیاریکردنی چارەنووس بە شێوازێکی ڕێکخراو سەرکوت بکات. لە ڕاستیدا پاراستنی یەک پارچەی خاک لە گێڕانەوەیەکدا تەنها وەک بیانوویەک بۆ سەرکوتکردن و بە مانای ئامرازی تۆتالیزم خۆسەپێنی دەسەڵات دێتە ژمار. بۆ کۆمەری جەهل و تاوانی ئیسلامی بابەتی ئاسایشیش لە پاڵ ئەم گێڕانەوەیدا گرنگێکی تایبەتی هەیە. کاتێک ژنێک لە کوردستانیان لە تاران سەرپۆشی لەسەر سەری لا دەبرد وەکە ڕەشەیەک بۆ سەر ئاسایشی ڕژیم سیر دەکرا. هەر کاتێک مامۆستایەک لە کوردستان داوای دەکرد بە زمانی کوردی وانە بڵێتەوە ناوی جوداخوازی لێدەنرا. کاتێک کرێکارێک لە تەورێزیان سنەوە کۆڵبەرێکیش لە کوردستان سوختبەرێک لە سیستان و بەلوچستان داوای حەقی یاخود حەق دەستێکی دادپەرانە و ژیانێکی بەشکۆیان دەکرد بە بڕوای ئەوان ئاسایشی وڵات دەکەوتە مەتەرسیەوە. پیرۆزکردن یەک پارچەی خاک کە بووەتە ڕێگا چارەیەک بۆ سەرکوتکردن لەوە سەرچاوە دەگرێت کە وەهمی جوداخوازی نەک هەر ڕژێمی سەرکوتکەری ئاینی بەڵکو ئۆپۆزیسیۆنی تۆتالیتاری و پاوانخوازیشی تووشی ترس و تووقین کردووە. هەردوو ڕەوتە ئایدۆلۆژیەکە فرەی و پۆلارالیزم وەک ڕێگریەک لە بەردەم پاراستنی دۆخی هەنووکەی لەلایەک واگەڕانەوە بۆ سەردەمی ڕەزاشایی لەلایەکی ترەوە دەبینن. ئەگەر لە سەردەمی پاش کۆماری ئیسلامیدا خوازیاری کۆمەڵگەیەکی دیموکرات و سێکۆلارین دەبێت دان بە فرەی کۆمەڵگەی ئێرانی دابنێن. پێویستە هێرشە موشکی و درۆنیە یەک لە دوای یەکەکانی سوپای پازاران بۆ سربن کەوبارەکەەکانی حیزبە کوردیەکان لە کوردستانی عێراق شەرمەزار بکەین و هاوسۆزی خۆشمان لەگەڵیدا پیشان بدەین. دەبێت بەبێ هیچ پێشداواریەکیش لەگەڵ نوێنەرانی گەلە جیاوازەکاندا گفتوگۆ بکەین. ڕێگەکانی نەهێشتنی جیاکاری و ڕەخساندنی دەرفەتی بەشداری یەکسان لە کاروباری وڵاتاندا لێک بدەینەوە و بە سەرنجان بە ئەزبوونی وڵات دیموکراتەکان بیگۆڕینە سەر چارەسەرێکی گونجاو و دڵخواز. پیرۆزکردنی یەک پارچەی خاک بە هیچ کوێن ناگات و تەنها دەبێتە هۆی دامەزراوەی کردنی گەرژەی نێوان گەلان و جیاکاریە جێگیربووەکانی ئێستا. وەڵایە بینران ناوپڕێکی کورد بەردەکرم و دێمەلاتەن.
بەڵێ بینەران سپاس کە تاوەکو ئەم کاتە لەگەڵمان بوون دەست دەکەینەوە بە خوێندنەوەی بەشێک لە نامەکان بە نامەی هاوڕێ نەسرین دەست پێ دەکەین کە لە نامەیەکدا نووسیوێتی ماڵ شوێنی یەکەمین تاقیگەی فێربوونی خۆشەویستی و ئارامیە ئەو شوێنەیە کە تێیدا خەندەکان دەست پێ دەکەن بەڵام کاتێکە و پەناگەیە دەگۆڕێت بۆ زیندانێک کە تێیدا گریان و ئازار و برسێتی دەبنە میوانی هەمیشەیی نەک هەر شکۆمەندی مرۆیی بەڵکو خودی مانە و بەهای کۆمەڵگەش دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەوەی لەم ڕۆژانەی دواییدا لە سنە ڕوویدا چیرۆکێکی سادەی ناو خێزانێک نەبوو بەڵکو قەیرانێکی قۆڵی ویژدانیە کە دەبێت هەمومان ڕابچڵەکێنێت کاتێک باز لە ئەشکەنجە برسێتی و بنکردنی دوو کچی 7 ساڵ و 15 ساڵان دەکرێت تەنها باز لە تونند و تیژی فیزیکی ناکەین ئێمە باس لە وێرانکردنی دنیای دەرونی دوو مرۆڤ دەکەین کە هێشتا نەگەیشتونەتە تەمەنی تێگەیشتن لەو دڕندەیەی کە بەرامبەریان دەکرێت ئەو منداڵانەی کە دەبێت خەون بە یاریکردن فێربوون و داهاتویانەوە ببینن بەڵام خەون بە پەروەنانێک یان ڕزگاربوون لە لێدانەوە دەبینن ئەم کارەساتە نەتەنیا ئایندەی ئەو دوو منداڵە بەڵکو ئایندەی کۆمەڵگەش دەخەنەمە تەرسی جددیەوە ئەمە برینێکە کە تەنها بە چاکبوونەوەی جەستە ساڕێژ نابێت لەوە واوەتر وەک سێبەرێکی تاڵ تا کۆتایی ژیان بە شوێنیەوە دەمێنێت ئێستا پرسیارە گەورەکە ئەوە نییە کە بۆچی باوکو و زەردایکیەوەن وایان کرد بەڵکو پرسیارە ترسناکەکە ئەوەیە ئێمە لەو ماوەیەدا لەکوێ بووین کاتێک منداڵێک زیاتر لە مانگێک لە ناخی زیندانێکی ناوخۆیدا دەنخنکێت ئەمە مانای ئەوەیە کە کۆمەڵگە دراوسێ یا ساو تەنانەت چاوی هۆشیاری خەڵکیش بەشێک بوون لەو بێدەنگیە ئێمە زۆرجار بە ناوی پەیوەندی تایبەتی خێزانی ڕێگە بە درێژبوونی ئەو دیاردانە دەدەین کە منداڵان لە پشتەوەیان دەکوژرێن ئەم بێدەنگیە بۆ خۆی بەڕاستی مەترسیدارە هاوڕێ نەسرین کە لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی ئاستی پێشکەوتن و شارستانێتی هەر کۆمەڵگەیەک بە باڵخانە و تەکنەلۆژیان ناپێورێت بەڵکو بەوە دەپێورێت کە چۆن مامەڵە لەگەڵی بێهێزترین و بێدەنگترین ئەندامەکانی دەکات ئەگەر منداڵێک نەتوانێت لە ماڵدا ئاسایش بدۆزێتەوە ئەوە کۆمەڵگە و لەسەرەوەی هەموو ئەوانە ئەوە دەسەڵاتی سیاسی لەو کۆمەڵگایە کە شکستی هێناوە لە پاراستنی پیرۆستنین بەهای خۆی بەڵام سەرڕای ئەم ڕاستیە هەموو ئەو منداڵانی لە بێدەنگی دادناڵێنن ڕۆژانە پرسیارێک لە بەردەم ویژدانی ئێمە دادنێن ئێمە لەکوێ بووین نابێت هەمڕوودا وەکو تەنیا هەواڵێکی دڵتەزیێن سیر بکرێت جیالەوەی کە دەبێ گوشار بخرێتە سەر دەسەڵات کە یاسای پەرستنی ژینگەی منداڵان بستەلمێنێ پێویستە ئەمە یاخود ئەم هەواڵە بێتە هۆکارێک بۆ ئەوەی بێدەنگی بشکێنین حەزکردن بە گومانێک لە ژیانی منداڵ لە هەر ماڵێکدا دەبێت ببێتە دەنگی هەوڵدان بۆ ڕزگارکردنی یاسا بەهێزتر بکەین منداڵ ئازاری بە هیچ پاساوێک وەکو کێشەی خێزانی نابێت بە کێشەی تایبەتی هەژمار بکرێت پاراستنی منداڵ وەک ئەولەویەت بەرگری لە منداڵان بەرگری لە ئایندەی گەلێکە ئەو دوو کچەیشتنە کە تەنها قوربانی باوک یان دایکێکی دڵڕەق نین ئەوان قوربانی ئەو سیستەمە کۆمەڵایەتیان کە هێشتا ڕێگەی داوە دیوارەکان لە سەروی گیانی مرۆڤەکانەوە بن باشی تر نەهێڵین منداڵان لە تاریکی و بێدەنگیدا ببنە قوربانی با لە بیرمان نەچێت هەر منداڵێک کە لە برسێتی و ترسدا دەژی پارچەیەک لە ویژدانی کۆمەڵایەتی پێکەوە دەکوژێت ئەم بابەتە بانگەوازێکە لە ڕاستیدا بۆ ئەوەی چیتر لە بەرامبەر ئازاری منداڵان بێدەنگی هەڵنەبژێرین
بەڵێ بینەران هاوڕێ میناش هاوڕێکی بەنامەی ئێمە و بینەرانە و لە یادداش شتێکدا دەڵێت لە ماوەی ڕابردوودا دەرکەوتنی هەندێک لە لایەنگرانی جریانێکی پاشایەتی بە تشێرتێکەوە کە لۆگۆی ساواک دەستگای هەواڵگری سەردەمی پاشایەتی لەسەر بوو شەپۆلێک لە کاردانەوەی بە دوای خۆی داهێنا لە بەرامبەردا ڕەزا پەهلەوی وەکو ڕوخساری سەرێکی ئەو جریانە ئەو کارەی بە حاشیەی بابەتی لاوەکی و یاخود ئاسۆدان بە دۆشمن ناوبرد ئەم کاردانەوەیە تەنها لێدوانێکی سیاسی سادە نەبوو یاخود سادەش نییە بەڵکو دەستپێکی کێشێکی قوڵی گفتمانیە کە پێویستە بەوردی لێ وەربینەوە کاتێک کردەوەیکی پڕ لە تر و ماوە زار وەکو لۆگەی ساوەک تەنها وەکو ئاتۆدان یان هەڵی تاکتیکی سیر دەکرێت مخاتیبی خۆی تووشی جۆرێک لە تەقلیلگەرایی یاخود کەمکردنەوەی بەهاینسانیەکان دەکات لێردا پرسی ئەشکەنجە سەرکوتکاری و زیندانەکان لە ئاسی پرسیارێکی مرۆیی و یاخود پرسێکی مرۆیی و مافی مرۆیی و دادەبەزێنرێت بۆ ئاستی کێشەی پەیوەندیە گشتیەکان ئەم جۆرە ڕوانینە دوو پەیامی مەترسیداری تێدایە خاڵی یەکەمی چرایی سەوز بۆ لایەنگران پێیان دەڵێت کە ڕابردووی سەرکوتگەر پرسێکی بنچینەی و دڵتەزێن نییە بەڵکو تەنها شتێکە کە لەم قۆناغەدا زیان بەناوبانگەکەی دەگەیەنێت دووەم بێدەنگکردنی ڕەخنەگران هەر کەسێک ترس و نیگەرانی خۆی لە گەڕانەوەی ستەمکاری دەرببڕێت بە گیرکردن لە مێژوو و تۆمەتبار دەکرێت بە پێ و تەحلیلەی کە ئاماژەمان پێکرد لێرەدا نوستالیژیا و تورما یەکسەر دەگرنەوە نوستالیژیا ڕابردوو وەکو سەردەمێکی زێڕین پیشان دەدات و هەر ڕەخنەیەک لە دیکتاتۆرێتی بڵین دیکتاتۆرێتی پێشوو ڕەدەکاتەوە و تروشما یاخود تروسما ڕابردوو وەکو شتێکی تەواو شتدا پیشان دەدات کە نابێت دەستی بۆ بەرین هەردووکیان پێکەوە داهاتوو لە ناوەندی لێکۆڵینەوە گۆڕانکاری دەردەهێنن کاتێک سیاسیەک دەڵێت باسی ئەوە مەکەن چونکە تۆ بە دوژمن دەدات لە ڕاستیدا دان بەوە دادەنێت کە و ڕابردوو شتێکی وایە کە شایانی بەرگریکردن نییە بەڵام بۆ ئەوەی دەنگەکان لە دەست نەدات هەوڵ دەدات بە شاردنەوەی سیمبۆلەکان کێشەکان چارەسەر بکات ڕەخنەگرتن لە پیاوانی سیاسی بەمانەی ئەوە نییە کە شخصیەتیان بکوژین بەڵکو ئەوەیە کە ئەو گفتوگۆیە و ئەو گوتارە سیاسی ڕسوا بکەین کە ئەوان نوێنەرایەتی دەکەن کاتێک ساواک دەبێتە سیمبۆل ئەمە نیشانەیەوەیە کە هێشتا بەشێک لە هێزە سیاسیەکان نەگەیشتونەتە ئەو بڕوایی کە گەڕانەوە بۆ پێش و گەڕانەوە بۆ هەمان ئەو زنجیرانەیە کە خەڵک بۆ شکاندنیان شۆڕشی کردووە ئەو دەربڕینەی کە ئەمە ئاتودانە بە دوژمن خۆی لە خۆیدا دادپێدانانە بەوەی کە ئەو سیمبولانە هێشتا ڕیشیان لە شکنجە و ترسدایە نابێت وەگام ڕازێکی تەبلیغی بەکاربهێنن ئەگەر بەڕاستی دڵسۆزی داهاتوێکی دیموکراتیک بین دەبێت بە ئاشکرا ڕوبەڕووی ئەو ترۆمایە نەببینەوە نەک تەنها بە بیانووی ئاتودان لەسەر شاشەکان بیشارینەوە داهاتوویەک کە گەلێک بە ڕەنج و ئازارەوە دەستەویەخەیە بە شاردنەوەی لۆگۆکان یان بە پاساوی ئاتۆدان گەشەن ناکات بەڵکو بە ڕاشکاوی لەگەڵ مێژوودان پێدانان بە هەڵەکان و بە دڵنیاییشەوە نووسەر و ڕخنەگەر بە بەرپرسیارن لەوەی کە ڕێگە نەدات چرۆما بێتە ئامرازێک بۆ هەڵخەڵەتاندنی نەوەی نوێ بەڵێ بینەرانی خۆشەویست لێردا دەمێت ئەوە بڵێم دۆخی ئابووری ئێران گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار کە چیتر تەنها لە چۆرچێوەی ئامارە ئابوووریەکانیشدا نامێنێتەوە بەڵکو بووە چیرۆکێکی ڕۆژانەی پڕ لە ئازار و بۆ ملوێنان خەڵکی ئێران بەپێی ئەو بەدۆ دەچوونەی لە راپۆرتێکدا لە ژێرناوی تاران شاری گیرفانە بەتاڵەکان خراوەتر توێژێکی بەرچاوی کۆمەلگا لەوانەش کارمەندان خانشینان و مامۆستایان کە تا چەند ساڵێک لەموبەریش بە بەشێک لە توێژی مامناوەندی دەژمێردران ئەمڕۆ بە خێرایی بەرەو هەژاری ڕۆشتون سەرسوڕهێنەرترین دیاردەی ئەمڕۆی ژیانی خەڵک گەڕانەوەی بەرفراوانی کللتوری نەسیەیە زۆرێک بۆ کڕینی کەلوپەلی سەرەتایی وەکو نان پێداویستیە خۆراکیەکان ناچارن ناوی خۆیان لە دەفتەری قەرزی دوکاندارەکاندا تۆمار بکەن ئەمە نیشانەی ئەوەیە کە داهاتی خێزانەکان ناتوانێت تەنها بۆ ماوەی مانگێکیش پێداویستیە سەرەتایەکانی ژیانیان دابین بکات هاوکات گۆڕانی شێوازی کڕین لە کیلۆیی بۆ دانایی بۆ نمونە کڕینی چەندانە میوە بەڵگەیەکی ڕوونە لەسەر دابەزینی ئاستی ژیان و نەبوونی دەستڕاگەیشتن بە خۆراکی تەندروست لە ڕوانگەی مافی مرۆڤەوە ئەم دۆخە تەنها قەیرانێکی ئابووری نییە بەڵکو پێشێلکردنی ئاشکرای بنەما سەرەتایەکانی ژیانی مرۆڤە
بە پێی مادەی 25 جارنامەی جیهانی مافی مرۆڤ و مادەی 11 پەیمان نامەی نێودەوڵەتی مافی ئابووری و کۆمەڵایەتیەکان هەر مرۆڤێک مافی ئەوەی هەیە لە ئاستێکی ژیانی گونجاو خۆراک جلوبەرگ و نیشتە جێبوون و خزمەتگوزاری تەندروستی بەهرەمەند بێلیان کاتێک خێزانێک بۆ دەستەبەرکردنی نان و دەرمان پەنا بۆ قەرز دەبات واتە کرامەتی مرۆیی لە بەرامبەر برسێتیدا خەریکە دەسڕێتەوە. بەرپرسیارەتی ئەم دۆخە ڕاستەوخۆ دەکەوێتە ئەستۆی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران دایان ساڵ کەمی داهات کە هەر ساڵە کەمتر دەبێتیش گەندەڵیەکی بربڵاو و نەبوونی شەفافیەت و لە سەروی هەمووشیانەوە پێشخستنی ئامانجە فکری و ئەمنیەکان بەسەر ژیان و گوزەرانی گشتیدا بۆتە هۆیەوەی ملیۆنان کەس لە ئەسایشی ئابووری بێبەش بن لە کاتێکدا دەسەڵات سەرنجی خۆی لەسەر سەرکوتکردنی ئازادیەکان و بەردەوامی سیاسەتە کومەناویەکان شەڕ کردوتەوە خەیرانی فەقر و نەداری خەڵک پراوێز قراوە ئەو وێنەی کە لە شارە گەورەکان دەبینرێت بیرهێنەرەوەی ئەوەیە کە لە پشت هەر ئامارێکی ئابووریەوە مرۆڤ گەلێک هەن کە لە مافەکانیان زەوت کراون. هەر جۆرە گفتوگۆیەکی سیاسیان نێودەوڵەتی ئەگەر بێت و کێشە ڕیشەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک و مافە بنەڕەتیەکانیان نەکاتە بنەما ناتوانێت دەردی ئەم کۆمەڵگەیە دەرمان بکات. ئێران ئەمڕۆ نەک هەر لە قەیرانی سیاسی بەڵکو لە قەیرانێکی قۆڵی مافیمانەوە و کەرامەتی مرۆییدا دەژێت کە چارەسەرکردنی تەنها بە گۆڕانکاری بنەڕەتی و دابینکردنی ژیانێکی یاسایی بۆ هاوڵاتیان دەبێت. بەڵێ بینەران لە کاتێکدا میدیا و وتارە فەرمیەکانی کۆمەری ئیسلامی بەردەوام بانگەشەی سەرکەوتنی گەورە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل دەکەن بەڵام لە پشت پەردەی ئەم دروشمانەشەوە ترسێکی قوڵ و لە قۆناغی پاشەڕ و دەرئەنجامنەوە خۆیەکانی دەسەڵات تەنیوە و ڕاستیەکەشی ئەوەی کە هیچ لایەنێک لە ململانێدا براوی ڕاستەقینەنیە بەڵام بۆ دەسەڵاتی تاران مانەوە لە دۆخی سێبەری شەڕ تاکە ڕێگەی دەربازبوونە لەو قەیرانە قوڵانی کە لە دەرگاکەی دەدەن. کۆماری ئیسلامی باش دەزانێت کە دۆخی ئابووریێران لە لێواری داڕەماندایە دابەزینی بەهای دراوی نیشتیمانی هەڵاوستانی بێوێنە و شکافی چینایەتی ئەو بۆمبانن کە ئەگەر ئاراستەیان ڕوو لە شقامەکان بێت یاخود بکەن دەتوانن بناغەی دەسەڵات هەڵتەکێنن لەبەرەوە پەلەکرد نەکردن لە گەیشتن بە ڕێکەوتنی یەکلاکەرەوە استراتیژیەکی ئەن قەستە چونکە دۆخی نەشەڕ و نەئاشتی باشترین پاساوە بۆ ئەوەی دەسەڵات کێشە ناوخۆیەکان بخاتە پەراوێز و بە ناوی پاراستنی نیشتیمانی و ڕوبەڕووبوونەوەی پیلانگیێڕی دەرەکی هەردەنگێکی ناڕزایەتی سەرکوت بکات. ئەو ترسەی کە بەرپرسانی سیستەمەکە هەیەە تەنها لە هێزی دەرەکی نییە بەڵکو لەو هێزە نەرمەیە کە لە ناڕزایەتیە جەماوەریەکاندا خۆی دەبینێتەوە. دەسەڵات دەزانێت کە دروشمە ئایدۆلۆژیەکانشی تر ناتوانن برسێتی وەژاری خەڵکدا پۆشن بۆیە کاتێک باسی ئابووری و پێداویستەکانی خەڵک دەکەن زیاتر لەوەی خەمی بژێوی خەڵکیان بێت خەمی ئەوەیانە کە ئایا چۆن دەتوان ئەو تووڕەیە کۆنتترۆل بکەن کە بەهۆی قەیرانە ئابوووریەکانەوە ڕۆژ بەڕۆژ لە گەشەکردندایە. کۆماری ئیسلامی لە قۆناغێکی چارەنووسازدا کە هاوشێوەی دۆخی یەکێتی سۆڤێتی جارانە وڵاتێک کە سەرچاوەدەرەکانی خۆی لە جیاتی بنیادنانی ئابوورێکی بەهێز لە پێناو بەرنامەی موشەکی و تێچووی گروپە نیابەتەکانیدا بەهەدەر دەدات. دەرکەوتنی هەردەنگێکی ڕەخنەگر لە ناوخۆدا دەستەلمێنێت کە مەترسیدارترین لە هەر هەڕەشەیەکی دەرەکی تا کاتێک کۆماری ئیسلامی پێداگری لەسەر هەناردەکردنی شۆڕش و تێکەڵکردنی ئایدۆلۆژیا لەگەڵ بەڕێوەبردننی وڵات دەکات توانای گۆڕانی بۆ دەسەڵاتی کیاسایی نابێت. مانەوە لەم دۆخەدا نەک هەر ناتوانێت کۆتایی بە کێشەکانیش بهێنێت بەڵکو وڵات زیاتر بەرەو هەڵدێر دەبات. گۆڕانکاری ڕاستەقینە پێویستی بە کۆتایی هێنان بە گەندەڵیەکان دەست بەرداربوون لە ململانێ ناوچەی بێهودە و دانان بەڕاستی هەیە کە ژیانی یاسایی مافی سەرەتایی خەڵکی ئێرانە نەک خەونێکی نەگەیشتوش لە پێناو بەرژەوەندیەکانی دەسەڵاتێکی کۆنەپەرستدا.
بۆ هەموو کردار و کاڕێک خەرین ڕابەرین بۆ هەموو کردار و کاڕێک خەرین ڕابەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین دژمنان بەربادەکەین گشتی هەن ئازادەکەین دژمنان بەربادەکەین گشتی هەن ئازادەکەین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین 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 کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کاک جەماڵ دەڵێت دیارە من مەبەستم لەم نووسراوەیە ئەوەیە کە ئەم ڕەوتە دەبێ بەهێز بکرێ بۆیە سەرنج دەخەمە سەر خاڵە لاوەزەکانی بەڵام پێشەوە پێم باشە قسە لەسەر چەند خاڵێکی گرنگ بکەم کە موقعیەتی ئەم هێزەمان بۆ دەردەخات و نیشان دەدات بۆ باسکردن لەم هێزە پێویستە و لەم ڕوانگەشەوە گرنگی ئەم باسە ڕوون دەکەمەوە. گەڕانەوە بۆ بنەماکانی دادپەروەری ئێران لە قەیرانێکی قۆڵی ئابووریدا دەژێت. کاتێک باز لە بێکاری هەژاری هەڵاوسان و جیاوازی چینایەتی دەکرێت پێویستە دەنگێک هەبێت کە ئەم هاوکێشانە وەکو کێشەی سیستەماتیک ببینێت نەک تەنیا وەکو هەڵی کاریگەڕی چەپ ئەو هێزەیە کە دەتوانێت زمانی مافیکرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ستەم دیت و دادپەروەری بکاتە دروشمی سەرەکی گۆڕانکاری ئەمەش ئەو بۆشاییە کە لە زۆرینەی بسووتنەوەکاندا بەدی دەکرێت. ڕوبەڕووبوونەوەی مۆدێلی گۆڕانکاری سەرەوە بخوارەوە. لە ئێستادا مەترسی ئەوە هەیە کە گۆڕانکاریە سیاسیەکان تەنیا لە ڕێگەی ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان ئەلیتیەکان یان دەستێوەردانی دەرەکیدا بڵین ڕووبدات. هێزی چەپ پێویستە چونکە دەخت لەسەر بەشداری جەماوەری و هێزی خوارەوە دەکاتەوە. قسەکردن لەسەر چەپ قسەکردنە لەسەر ئەوەی کە دەبێت چارەنووسی ئێران بەدەستی خەڵک کرێکار ژن لاوان نەتەوەکانی ژێر دەست بڕیاری لەسەر بدرێت نەک لە پشت دەرگا داخراوەکانەوە. مەیلی بزوتنەوە کۆمەڵەتیەکان بەرەو ڕادیکاڵ بوون. بزوتنەوەی ژن ژیان ئازادی نیشانیدا کە کۆمەڵگای ئێران تینووی گۆڕانکاریەکی بنەڕەتیە. دروشمەکانی ئەم بزوتنەوەیە ئازادی و یەکسانی ڕێگێکی قوڵی چەپیان هەیە. بۆ ئەوەی ئەم بزوتنەوانە لە ناو بازنەی دروشمی ڕووکەشیدا نەمێننەوە پێویستە تیۆری و ڕێکخراوگەری چەپ بەکار بێت بۆ ئەوەی ئەم موزەیە بکاتە پرۆژێکی سیاسی بەردەوام. ڕەخنەگرتن لە ڕەوتە ڕاستڕەوەکان و نەژاد پەرستی. لە ناو بزوتنەوەی ئۆپۆزیسیۆندا هەندێک دەنگ هەیە کە دەیانەوێت پرسنەتەوەیەکان یان کێشە کۆمەڵایەتیەکان بکەن ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی ڕق و چینەی نەژادی. چەپ ئەو هێزەیە کە دەتوانێت لە نێوان مافی ڕەوەینەتەوەکان بۆ چارەنووسی خۆیان و دژایەتیکردنی شۆفێنیزمدا هاوسەنگی دروست بکات و ڕێگری لەوە بکات کە مەلملانیەکانی ئێران بە ئاراسی پێکدادانی مەترسیداری کۆمەڵایەتی بڕۆن. پێویستی بۆ پرۆژەیەکی بەدیل. ئەگەر ئێران بەبێ هێزێکی چەپی ڕێکخرا و خاوەن پرۆژە بەرەو گۆڕانکاری بڕوات ئەگەری ئەوە هەیە کە سیستەمێکی دیکتاتۆری نوێ یان مۆدێلێکی سەرمایەداری دڕندە جێگەی سیستەمی ئێستا بگرێتەوە. چەپ تەنیا هێزێکە کە دەتوانێت باسی دموکراسی ئابووری بکات واتە ئازادی سیاسی بەبێ ئازادی ئابووری بە پوچ دەزانێت. تێپەڕاندن لە ئایدۆلۆژیای کۆن. قسەکردن لەسەر هێزی چەپ لەمڕۆدا پێویستیەکی تریشی هەیە. ڕخنەگرتن لە چەپە کۆنەکانی کە لە مێژوودا گیر بوون. قسەکردن لەسەر چەپ واتە گفتوگۆکردن لەسەر ئەوەی چۆن سۆسیالیزمێکی دیموکراتیک دابڕێژین کە فێمینیزم مافی ژینگە مافی نەتەوەکان و مافی بڵین دیموکراسی ڕاستەوخۆ تێدا ڕنگ بداتەوە. بە کورتی بە هەر بۆچوونێکەوە تەنانەت وەک مخالیفیش بکرێ بڵین چاوپۆشی لەم ڕاستیە بکرێ کە هێزی چەپ لە ئێراندا پێویستێکی کۆمەڵایەتیە چونکە ئەو هێزەیەکە دەتوانێت پرسینان و پرسی ئازادی بەیەکەوە گرێ بدات. بەبێ چەپ ئازادی تەنیا بۆچینێکی دیاریکراو دەبێت و نانیش تەنیا بەدەستی دەسەڵاتدارانەوە دەبێت. لە ئێدامەدا و لە بەشی یەکەمی نووسراوەکەیدا کاک جەماڵ دەڵێت
دوای ئەم پێشەکیە بزانین خاڵلاوەزەکانی ئەم بەرەیە کە زۆرتر ڕێکخراوە چەپەکان دەگرێتەوە چین. یەکێک لە گەورەترین کێشەناوخۆیەکانی مێژووی چەپی شۆڕژگەر ململانەی نێوان پاراستنی پاکی بیر و باوەڕ و پراکتیکی ڕادیکاڵ بۆ گۆڕینی واقع بووە. زۆرجار مێژوو یاخود زۆرجار هێزە چەپ و پێشکەوتوخوازەکان لە ترسی ئەوەی نەکا بکەونە ناو داوی سازش، چەکسازی خوازی ڕیفۆریزم یان ئاڵوودەبوونی دەست و دامێنیان بەگەمەی دەسەڵات و زلهێزەکان بڕیاری کەناریگیری دەدەن. ئەوان لە قەڵایکی تۆری پاک و بێگەردا دەمێنەوە حکمی حتمی مێژووی دەدەن. بەڵام پرسیارە بنەڕەتیەکە ئەمەیە ئایا ئەرکی هێزە شۆڕژگەڕەکان بەگشتی تەنیا ڕوونکردنەوە و پاراستنی ڕاستیە یاخود گۆڕینی واقعەکە خۆیەتی؟ واقعی سیاسی پێمان دەڵێت کە کەنارگیری لەژێر هەر ناو و پاساوێکدا بێت تەنانەت لەژێر دروشمی توندی شۆڕژگەڕانە هیچ ئاڵوگۆڕێکی ڕاستەقینە بەدی ناهێنێت. ئەم ڕفتارە تەنیا دەبێتە هۆی داڕانی هێزی پێشڕەو لە جەماوەر و هێشتنەوەی بابەتی دەسەڵات بۆ هێزە کۆنەپەرست و بەڵادەستەکان. بۆ چوونێک هەیە لە ناو بەشێک لە چەپی دۆگماتیکدا کە پێی وایە هەر جۆرە تێکەڵبوونێک لەگەڵ هاوکێشە سیاسیەکانی ڕۆژ هێزەکانی تووشیالو دەبوون یان لادان لە بنەماکان دەکات، ئەم جۆرە چەپە زیاتر وەکو مەشخەڵ هەڵگرێکی ئەخلاقی ڕەفتار دەکات نەک وەکو بزوێنەرێکی مێژووی. کاتێک هێزێک خۆی لە هاوکێشەکان بەدوور دەگرێت ڕەنگە لە ڕووی تیۆریەوە زۆر پاک و بێگەرد بمێنێتەوە و لە مێژووی سیاسیەکەیدا هیچ خاڵێکی ڕەشتۆمار نەکرێت. بەڵام ئەم پاکیە باجەکەی بێدەسەڵاتی و بێکاریگەریە. دەسەڵاتی باڵادەستیان تەنانەت هێزی ئۆپۆزیسیۆنی ڕاست هەمیشە پێشوازی لە چەپێکی کەنارگیر دەکەن. چەپێک کە تەنیا لە ژوورە داخراوەکاندا خەریکی ڕەخنەگرتن بێت و نەبێتە هێزێکی مەیدانی لە بەرامبەر دەسەڵاتدا. بۆ سیستەمەکە چەکراوە و بێمەترسیە. لۆژیکی شۆڕژگەرانە پێمان دەڵێت ناتوانیت یاخود ناتوانێت جیهان بگۆڕێت بەبێ ئەوەی دەستت بە واقیعەکەیەوە بێت. سیاسەت ئەکایی مەلمەلانی هێزە واقیعەکانە نەک هۆڵی گفتوگۆی ئەکادیمی و گۆڕینی تێزی فکری. شۆڕشمان دژمنی کوردستان تێرشی هێنا هەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشانڕا هەریان کرد ئاوا هەستان ڕەسان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەلگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەستەشی سووری کرێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئەمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەستەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆوە بن لە دەوری پێشەنگی کرێکارە می کوردستان هەرچینی کرێکارە کوردستانێکی نوێ دەتوانێت پێک بێنێت بۆ گشتی هان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەردەشتی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران تێک دەشکێنێت دەم تۆسی دێمۆکراتیک ڕێگای دڵخۆش دەکات بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوا بێباک تالوتکەی ڕزگاری تا سۆسیالیزم پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران
بەڵێ بینەران نامەیەکی هاوڕێ کوبرا دەخێنمەوە کە بۆی نردوین. هاوڕێ کوبرا لە نووساوێکی خۆیدا دەڵێت لەو بارودۆخە ئابووری ئێستای ئێراندا کە گرانی بێکاری و کەمی داهات کە بڕبڕی پشتی بنەماڵەکانی شکاندووە. ژنانی چینی کرێکار لە هەموو کەس زیاتر باجی ئەم قەیرانە دەدەن کاتێک ئابووری دادەڕمێت و داهاتی خێزانەکان بەرەو کەمی دەبێتەوە. ماڵ وەک لانەیەک بۆ ئارامی نامێنێتەوە، بەڵکو دەبێتە گۆڕەپانی تەقینەوەی ئەو تۆڕەیە کە لە دەرەوەی ماڵەوە کۆبووەتەوە. کاتێک پیاو لە زۆربەی بنەماڵەکاندا وەکو تاکە دابینکەری دارایی خێزان کارەکەی لە دەست دەدات یان داهاتەکەی بەشی ژیان ناکات، تووشی جۆرێک لە شکستی دەرونی دەبێت. لە کۆمەڵگەیەکی پیاو سەلاریدا ئەم شکستە بەداخەوە زۆر جار وەکو توند و تیژی بەرامبەر بە ژن و منداڵیش دەردەکەوێت. ژنان نەک هەر دەبێت لەگەڵ کەمی بژێویدا بسازن، بەڵکو دیسانەوە بەداخەوە دەبێت بەرگەی ئەو تووڕەیەش بگرن کە هەوسەرەکانیان لە دەرەوە هێناوێنێتەوە ماڵەوە. ژنێک کە کارەکەی لە دەست داوە و هیچ پشتگیریەکی ئابووری نییە، ناچارە لە پەیوەندێکی تند و تیژدا بمێنێتەوە. کاتێک یاسا بۆ پاراستنی ژنان لاوازە، ئابووری سربەخۆ بۆ ژن بوونی نییە، ماڵ بۆ ژن دەبێتە زیندان. بە پێی ئامارەکان تەنها لە ساڵی ڕابردوودا دەیان هەزار حاڵەتی ئەزیەت و ئازار یاخود ئەزیەت و ئازاردانی ژنان تۆمار کراوەکە ئەمە تەنها نوکی سەهۆڵەکەیە کە کێوەکەیە و بەشێکی زۆری تونند و تیژیەکانیش لە ترسی شرم یان نەبوونی ڕێگای چارەسەر هەرگیز ئاشکرا نابێت. پێویستە تێبگەین کە تونند و تیژی خێزانی لە ئێراندا بەتەنیا پرسێکی شخصیان دەرونی نییە، بەڵکۆن جامی ڕاستە و خۆی پێکهاتێکی ئابووری و کۆمەڵایەتیە کە ژنی لە بازنەی وابەستەی داهێشتووەتەوە. کاتێک ژن سەر بەخۆی دارایی نەبێت، بێگومان دەبێتە ئاسانترین ئامانج بۆ تەخلیەکردنی فشارەکان. ئەو خێرانەی ئەمڕۆ لە دەرەوەی ماڵەکان دەگوزارێت، لە ناو ماڵەکاندا بە شێوەیەکی تونند و تیژی خۆکوشتن و هەڵوەشاندنەوەی خێزانی خۆی دەنوێنێت تا ئەو کاتەی ئاسایشی شغڵی بۆ ژنان دابین نەکرێت. یاسای تونند و تیژی یاخود یاسای تونند و تۆڵ بۆ داکۆکی لە ژنان دانەندرێت و ژێرخانی کۆمەڵایەتی بۆ ڕزگاربوون لە تونند و تیژی بنیاد نەندرێت. ژنان و منداڵانی چینی کرێکار وەک قوربانیە بێدەنگەکانی ئەم قەیرانە دەمێننەوە. تونند و تیژی خێزانی لە ڕاستیدا وێنەی شکست خواردووی سیستەمێکە کە لە پاراستنی خەڵکی ئەم وڵاتە لە ئاستی ئابووری و دادپەروەریدا شکستی هێناوە. Oh
شرا ماسیە دێمان ئەنفال نەکار لە بەردیا لولەی تفەنگ دوای گلەی مەتاڵ نەکار ڕێگە نەدەن هەرێمی گوڵ بە هەرێمی خوێناو بەرن ڕێگە نەدەن هەرێمی گوڵ بە هەرێمی خوێناو بەرن خاستە و دەنگی ڕۆژنامەکان بە تەڵانی سوتاو بەرن خاستە و دەنگی ڕۆژنامەکان بە تەڵانی سوتاو بەرن ڕۆژنامەکان بە تەڵانی سوتاو بەرن خاستە و دەنگی ڕۆژنامەکان بە تەڵانی سوتاو بەرن بەدەخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادارکراین کە هاوڕێ عەلادین ئەنساری ناسراو بە حامد ئەنساری پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حیزبی کۆمونیست ئێران بەهۆی نەخۆشی شێرپەنجە ڕۆژی 2 ژوانی 2026 لە وڵاتی سوید ماڵاوی لە ژیان کرد. بەمبۆنەوە نیونەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات ڕاگەندراوێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە. هاوڕێ حامید لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتیدا خەباتی سیاسی دەست پێ کرد و دواتر چالاکانە لە شۆڕشی ساڵی 1970 دژی و دەسەڵاتە بەشداری کرد. بە سەرەتاکانی دەی 1970 زاینی بە ڕیزەکانی کۆمەڵە پەیوەست بوو و لەگەڵ پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران بەڕەسمی بوو بە ئەندامی و حیزبە. هاوڕێ حامید لە نێو ڕیزەکانی پێشمەرگی کۆمەڵدا چەندین ئەرکی ئەستیاری گرتەستە و بەو پەڕی دڵسۆزیەوە ئەو ئەرکانی خۆی ڕاپەڕاند. هاوڕێ حامید وەکو مرۆڤێکی بەرپرست خەباتکارێکی بەزمون و کۆمونیستێکی بە باوەڕ لە ناو هاوڕێیانی دەناسرا و جێگای متمانەیان بوو. ڕێزیان لە سەرەتاکانی دەی 1990 زاینی ڕووی کردە هەندەران و لە وڵاتی سوێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش خەباتی سیاسی درێژە پێدا و لە کۆڕ و کۆمەڵی جیاوازی سیاسیدا بەشداری کرد. بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێی خۆشەویستمان حامید ئەنساری سەرخۆشی لە سەرجەم بنە ماڵی بەڕێزیان دەکەین و خۆمان با شەریکی خەمیان دەزانین. یادی عەزیزی هاوڕێ حامید ئەنساری بەرز و بەڕێز بێت. بەداخێکی گرانەوە ئاگادارکراین کاک حوسەینی شەجەریان ناسرا و بە کاک حوسەینی ئاسنگەر لەدایک بووی ساڵی 1324 هەتاوی کە لە دێهاتەکانی بانە وەکو نەمەشیر و پیاوێن و دۆڵ هەرزن ژیانی کردووە زیاتر لە 50 ساڵ لە شاری بانێ و زۆرتری تەمەنیشی ئاسنگەری کردووە و ئینسانێکی شەریف و زەحمەتکێش بوو لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە وەکو کاک حامید کاک مەجید تایری ئەم دوو برای گیان بە خەتکردوی کۆمەڵە زۆر ڕەفیق و هاوڕێ بوو و کاریگەریشیان لەسەری بوو. کاک حوسەین بەهۆی خەسڵەتە ئینسانیەکانی سیمای ناسراوی ناو هاوڕێیانی و جێی متمانە و باوەڕی هەمووان بوو. کاک حوسەین تەواوی ژیانی زەحمەتی کێشاوە بەڵام هیچ کاتیش ئامانجی ڕزگاریە و ئەوەندەی بۆی ممکن بوو بێ لە هەوڵدان لەو پێناوەشدا نەکشاوەتەوە و تا ئاخرین ساتەکانی ژیانی وەکو ئینسانێکی زەحمەتکێش وەفادار بە ڕێبازی کۆمەڵە بۆ ئازادی و بەرابەری بوو. لە ڕێگای ئەم بەرنامەیەوە سەرخۆشی خۆمان ئاراسی بنەماڵە و غزمان و دۆستانی دەکەین. یادی کاک حوسەین بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێردا هاتیە کۆتایی ئەم بەرنامەی ئێمە و بینەران و هیوادارم بابەتەکانی بەدڵی هەموو لایەکتان بوو بێ. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەش ئەزێتان کێشە لەگەڵمان ئابوون.